سیدا هەوڵێکی زۆرمان داوەکو پارتی دیموکراتی کوردستان کە ڕێککەوتنەکانی نێوان هەرسێ لایەنمان ڕێککەوتنێک بێت کە ببێتە هۆی بەهێزبوونی حکوومەتی ئایندە، چونکە پێویستمان بە حکوومەتێکی بەهێزە بەتایبەتی لەم کەش و هەوایی کە ئێستا هەیە، چه ئەوانەی دەوروبەرمان، چه عێراق، چه ئەو هەموو بارودۆخی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە. بۆ ئەوە پێویستمان بەوە بکە هەموو لایەنەکان ڕازی بن پێکەوە هەوڵی پێکردنی حکوومەت دەین. پشوو درێژەکەمان لەو بابەتەوە بوو. لە کۆبوونەوەکانی دواییدا گەشتنەوە قەنەعەتی کە دەبێت وەخت بدنە زیاتر بۆ گفتوگۆ لە بینی ئێمە و یەکێتی لە بینی ئێمە و گۆڕان و هەروەها ئەو داواکاریانەی کە هەم یەکێتی نیشتیمانی هەیەی هەم زودنەوەی گۆڕان هێتی بۆ جێگری سەرۆکی هەرێم. بە پێی هەموو بەرنامەکانی کەیە لەم یەک دوو ڕۆژدا کۆتایی بە هەموو شتەکان دێت بۆ پێکردنەوە.